بەڵام کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. کوردیناسیۆنی کۆمەڵی ژنانی کوردستان کەژەکە بابۆنەی 41مین ساڵڕۆژی 15 ئاب پامێکی بڵاو کردوێتەوە. کەژەکە ڕاگەاندووە لا پرۆسەیەکدا کە مێژوو سەر لە نوێ بنیاد دەنرێتەوە و چارەسەری بنەڕەتی بۆ پرسە مێژوویەکان لەلایەن ڕێبەرۆجەلانەوە پێشکەش دەکرێت پێشوازی لە 41مین ساڵڕۆژی 15 ئاب دەکەین. هەروەها ڕاشنگاندۆ پێش هەموو شتێک نەمری قەڵەمبازی 15 ئاب فەرماندەی قارەمان هەواڵ عەگید و دەیان هەزار شەهیدمان بە دڵسۆزیەکی بێکۆتا یاد دەکەینەوە و سڵاو بۆ بریندارانی شەڕ دەرنێرین. لە بەشێکی تری پەیامەکەی کەژەکەدا هاتووە دوایین شەهیدە مەزنەکانی ئەم مێژووە داستانیە هەواڵان نورەدین سۆفی کۆچەر و ئۆرفا و بەختیار گابار لە ساڵیادی قەڵەمبازی 15 ئابدا بە بەڵێنی بەدیهێنانی خەون و هیواکانیان یاد دەکەینەوە. سەدان هاوڕێی ئینتەرناسیۆنالیستمان هەبوون کە ئازادی گەلی کوردیان کردە ئەرکی بنەڕەتی سۆسیالیزم و ئازادی کۆمەڵگەیی بە پێوانی ئازادی گەلانەوە گرێیاندا و بەشداری بەرخۆدانی شانازی بوون. قەڵەمبازی 15 ئاب و مێژووی بەرخۆدانمان پرسی ئازادی ژنی هێنایە ئاراوە و ببورن وای کرد ژن ببێتە خاوەنی هەبوونی خۆی و پرسی ژنانی بە هێڵی چارە سەریەوە گرێدا. ڕێککەوتنیە کە ژن وەک کۆنترین داگیرکاری لە ناو ڕاستی گەلی کووردا کە کۆتاگەلە بەسەری داهات بێت مێژووی ئازادی خۆی ئاشکرا کردو. هەروە کەژەکە ڕێگەاندووە گەلی کورد لە بەرخۆدانی ئازادی ژندا سەر لە نوێ خۆی ئافراندووە. بەرخۆدانی ژیانەوەی 15 ئاب بە مانای جژنی ژیانەوەی ژنە و ئەم بەرخۆدانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بەرخۆدان و ئازادی پێکەوەی گەلان و ژنانە. دیالکتیکێکی بەو شێوەیە عەقڵیەت و سیاسەتی گردوونی هێناوەتە ئاراوە. هەروەها کەژەکە لابارەی قۆناغی چارەسەری ئاشتی و چارەسەری پرسی ئاشتی و دیموکراتیەوە ڕایگەاندووە. پرۆسی چارەسەری دیموکراتیک سەرکەوتنی ڕەنجی پیرۆزبایی ڕێبەر ئۆجەلان و شەهیدان و مێژووی بەرخۆدانی ئێمە و گەلەکەمانە. چارەسەری دیموکراتیک بە واتایەیە کە کۆتایی دانانە بە پرسێکدا ئافراندن و هێزی چارەسەری و پێکهێنانی چارەسەریە. لەسەر ئەم بنەمایە بەنگەواز لە گەلەکەمان دەکەین بە ڕۆحی هەڵمەتی چارەسەری و دیموکراتیک بەشداری بکەن و هێزی چارەسەریش فراوان بکەن. هەروەها ڕاشتی دەگەێنن بەنگەوازی ئێمە لە گەلی تورکیا لە ڕێخستنەکانی سیاسی و دیموکراتیک ئەوەیە شەڕی بێبەزەیی کە کۆماری نەکۆڵیکردن و وێرانکاری بەڕێوەی بردووە ڕاستی بەرخۆدانی ئێمەیە لە بەرامبەر ئەو شەڕە بەباشی تێبگەن و هەڵمەتی کۆمەڵگەی دیموکراتیک کە ڕێبەرەکەمان دەستی پێکردووە بۆ کۆتایی هێنانە بەو شەڕی کە بەسەر گەلاندا سەپێنراوە. بە بۆنەی 41مین ساڵیادی هەڵمەتی 15 ئابەوە فێدراسیۆنی بریندارانی شەڕی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش ئاگاندراوێکی بڵاو کردوێتەوە و جژنی ژیانەوەی لە تەواوی گەل و باوەڕیەکان لە هەرێمەکە پیرۆز کردووە. لە ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە لە 41مین ساڵیادی هەڵمەتی 15 ئابدا بەڕێز و خۆشەویستیەوە سڵاو لە ڕێبەرۆجەلان دەکەین و لە کەسێتی فەرماندەی هەڵمەتەکەدا هەواڵ عەگید مەحسووم کۆڕکماس تەواوی شەهیدان بەبیردێنینەوە. هەروەها ئاماژەیان بەوەش کردووە ئەگەر ئەمڕۆ گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە سەربەرزی و شکۆوە دەژین ئەوە لە سای ڕۆح و بەرخۆدانی شەهیدان و هەڵمەتی 15 ئابە. هەروە لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیشدا ئاماژە بۆ کراوە کە وەک بریندارانی شەڕ بێدوودڵی هێز و مڕاڵیان لە شەهیدان وەردەگرن و تێگۆشتانی ئازادی فراوانتر دەکەن و دەشڵێن بۆ پاراستنی بەهاکانی شۆڕشی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەموو کاتێک زیاتر ڕۆڵی خۆیان دەگێڕن. ئیدارەی خۆسەری شەنگال بە ڕاگەیاندراوێک ئاهەنگی دەستپێشخەری 15 ئابی گێڕا و ڕێگەیان ئەم دەستپێشخەریە ڕۆژێکی تایبەتە لە مێژووی گەلی کورد و هەموو گەلانی ئازادی خواز و وەک ڕۆژی زیندوو بوونەوە پیرۆز دەکرێت. ئیدارەی خۆسەری یادی شەهیدانی ئازادی کردەوە و ڕێگەیان 15 ئاب با سەرکردایەتی فەرماندە مەحسووم کۆڕکماس هەواڵ عەگید دەستی پێکرد و بوو بە ژیانەوەی گەلی کورد. ئەم خەبات و خۆڕاگیریە گەیشتوەتە قۆناغی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی لە ئێستادا. ئێمە وەک کۆمەلگا بەڕۆحی ئەگیدان و زەکی شەنگالی لەسەر بنەمای پارادایمی ڕێبەرۆجەلان
بە سەرکەوتن تاجداری دەکەین. هەروەها ئیداری خۆسەری شنگال لە کۆتاییشدا ڕێگان بیرۆکەی ڕێبەرۆجەلان وەک بنەمایەک وەردەگرین و هاوپەیمانی پێکاتەی زەری لەگەڵ گەلانی ناوچەکە بەهێز دەکەین و ڕۆڵی پێشەنگ بۆ چارەسەرکردن لە عێراق و جیهاندا دەگێڕین. سیپان هەموو ئەندامی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە باس لە کەسایەتی و خەباتی فەرماندا نورەدین سۆفی دەکات. سیپان هەموو ئاماژێ بۆ کردکە ماوەی 25 ساڵە 35 ساڵە نورەدین سۆفی دەناسێت و بەم شێوەیە هەڵسەنگاندنی کرد. ما تکوشنی سیاسی یا حرکت کردی این جوانتی به هفدرا ناسکر و به هفدرا دست بگیرنی چی بود هر روزا به حوال صوفی را سالن پر خوش و پر زحمت و هر روزا سالن خطنایش بیرا کرن به هفدرا جیان کرن چی بود فرماندارتی مکر و هر روزا خودی کسی که خو هم د میجی مروف دا هم د دل مروف دا بجی دیگر خودی تایبتمندی که وی رنگی بود ده حواله صوفی دا تایبتمندین شورش و شورشگرتی ملیتان آپوی مرد کاره بجب همه رنگی تدا گلک شینبر لپیشتا بود دموا خوا لحمو تگوشین پاراستن دروجاوی کردستان دا دای مشاندن و جروجاوی کرسان و گل کرد را دست کفتن دای خزانش کردن به گمان خودی رولا هر استراتژیک یک جه حواله صوفی بود. حواله صوفی علمین گلک تشتا اما علمین مروفتی چیه اما حواله صوفی علمین حوالتی چیه اما حواله صوفی علمین شر شورش چوات تکرن چوات مشاندن او پیوجه حتانی اعلان کردن تو نکردن قداندن داعش حمود بن فرماندارتی حواله صوفی ده هات مشان هات پیگراندن و بجن حواله صوفی حتانی سرکفتن هبه دشو پاتو شهیدن شورش دا همه تگوشین ها هر تم مزم بکن و بخوزن بچن سرکفتن دا هەروەها نەورۆز ئەحمەد ئەندامی فەرماندەی گشتی یەکینەکانی پاراستنی ژن باس لە کەسایەتی و خەباتی فەرماندا نورەدین سۆفی دەکات. نەورۆز ئەحمەد لەبارەیەوە دەڵێن نورەدین سۆفی فەرماندارێکی بێهاوتا بوو هیچ سنوورێکی نەدەناسی لە مەیدانی سیاسی و سەربازیشدا پێشەنگ بوو. یعنی براستی خواه فرمانداره که تیگهشتی فرمانداره که کد هر وارد خواه آوا کرو چه کر فرمانداره گل خواه بوید صوفی دست بکا شوره شده دمین که هات روژاوا نناس کر هاتنا حوال یعنی براستی به تجربه خواه زانبوین خواه و یا رخصن یا فکر آزادی ریبر اپو و تایبه چه دواری لشکری ده براستی یعنی حواله که وها که سینوران ناسنت کرده هر ملی ده یعنی فرمانداری که وسا براستی وندهیه که مازنش بوی ما ام کار مسابقین اما و ام چوا یعنی برحی که حوال صوفی نزد بو وشخوا سوزا که جوانش بدن گریدای خیال وان گریدای وان ارمان جنوانی که خواستن پیک بین ام گریدای و ببینن یک و نوی من ام بکار بین تمام بکن کۆڵبەرنی و سەبارەت با برینداربوونی کۆڵبەرێکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕایگەاندووە لە 12 ئابدا کۆڵبەرێکی کورد بە ناوی پەیام خەڵکی ڕەوانسەری سەر با پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتی کۆڵبەریدا لە سنووری نەوسوودی هەورامەند بەهۆی تەقینەوەی مین پیایدا بە سەختی بریندار بووە. ئەو کۆڵبەرە کووردە بەهۆی تەقینەوەی مینەکە زیانی بە قاچەکانی گەیشت و کەم ئەندام بووە.
وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕاگەیاندراوێکدا وەڵامی سەرکردەکانی ئیسرائیل دەداتەوە و بە توندی ئیدانەی وتاری ئیسرائیلی گەورە دەکات کە لەلایەن بەشێک لە سەرکردە ئیسرائیلەکان لا میدیاکانەوە دووپات دەکرێتەوە. وەزارەتی دەرەوە دەشڵێت ئەو جۆرە وتارانە دەبنەهۆی پشێوی و نائارامی لە ناوچەکەدا و هەروەها پێشلکردنی ئاشکرا پەیماننامەی نەتەوەی گرتوەکان و سەروەری خاڵکی وڵاتانی ناوچەکە. هەروە باس لەوەش دەکەن کە ئەو پرسە پێویستی بە جوڵەیەکی بەپەلەی نێودەوڵەتی و عەرەبی هەیە بۆ وەستاندنی ئەو پلانەی کە ئیسرائیل نەخشەی بۆ دەکێشێت. هەروەها تووشیانەتی ئەم جۆرە وتارانە هاوکاتی پێشلکردنی هەموو مافەکانی مرۆڤ و یا ساوڕێسان نێودەوڵەتیەکانە کە ئیسرائیل بەرامبەر بە گەلی فلستین پەیڕەوی دەکات. ئیسرائیل ڕێگەیان لە نۆی ئەم مانگە لە ناوچەی خان یونس لە باشووری غەزە لەگەڵ دەستگای ئاسایشی ئیسرائیل هێرشێکی هاوبەشیان ئەنجامدا و توانیویانە ناسر موسا بەرپرسی بەشی کۆنتترۆلی سەربازی حەماس بکوژن. ئاماژە بۆش کراوە کە موسا بەرپرسیار بۆ لە موساد ببورن. موسا بەرپرسیار بۆ لە ئامادەکردن و مەشق پێکردنی ئەندامانی کەتیبەی ڕەفعات کە لە کاتی جەنگدا پلانیان بۆ هێرشکردنە سەر هێزەکانی ئیسرائیل و هاوڵاتیانی مەدەنی دادەنا و ئەنجامیان دەدا. با گوێرەی راپۆرتی ڕۆژنامەی یەدیۆت تەهرانوتی ئیسرائیلی موسا نزیک بووە لە فەرماندەی کەتیبەی ڕەفاح محەممەد شەبان کە لە مانگی ئایاری ساڵی ڕابردوو لە فەوجی ڕەفعات دوور خراوەتەوە. هەروە چەندین پۆستیشی لە ناو کەتیبەکەدا هەبووە لەوانە ئەفسری هەوڵگری سەربازی و بەرپرسی سیستەمی چاودێری. شێخ قاسم نەعیم ئەمینداری گشتی حیزبوڵای لوبنان سەبارەت بە هەوڵەکانی حکوومەتی لوبنان بۆ لە چەکداماڵینی گروپەکان و هەڵویستیان لەو بارەیەوە ڕاگەیاندراوی کە بڵاو کردوێتەوە و دەڵێت حیزبوڵای لوبنان توانای داگیرکەری یان هێرشی ئیسرائیلی پوچەڵ کردوێتەوە. ئەم حکوومەتە دەرکی پێ بکات یان ناخزمەت با پرۆژەی زایۆنیستی دەکات و سەرسەختی لوبنانیەکان لەگەڵ حیزبوڵا و بەردەوامی دانیانە. هەروەها ئاماژەی بۆش کردووە کە بڕیارەکەی حکوومەتی لوبنان لە 5 ئابدا بۆ داماڵینیان لە چەک ئەوە چەکی بەرگری لە لوبنان دەسێنێتەوە لە کاتی دەستڕێژیەکان و کار ئاسانی بۆ کوشتنی چەکدارانی حیزبوڵا و خێزانەکانیان دەکات و چەندین دەشڵێت چەندین جاروتومانە دەستڕێژی ڕابگرن و ئیسرائیل لە لوبنان دەربکەن. گروپی تەفچاند بە کلیپێک ئاهەنگی بزوتنەوەی 15 ئابی گێڕاوە. باگوێ لە کلیپەکە بگرین و بەم شێوەیەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا. پاشنا به کردستان شیخاکا لهنگ و جانگوری نشتما میلیونان جبومی تیدی کشن و کشیران بروحی دیو با حقیقتا جان بخشان دول بینی جنان با آوران چیا حیشاندن ببرسکن و جن دیرین باز براندن آلا سول هر در آسیمان براندن بگوله یا سنوانی داریارش چراندن barış ve demokratik toplum sürecini doğru anlayarak her alandaki
خوشناو کردستان خاکال هنگو جانگوری مشتمان میلیونان جبوبی تید کشن و کشیران روح دیرو با حقیقت جان بخشان دل بینین جنان با آوران چرا هیجان